شەواگە و لە خۆنیە گەرمی چکە شتا گەنجە کەسەکە سێرەکەی سەرمات بوو تر شان و ملت هەڵەسێ خواخوات یەکێک لە خانەوادەکە دەسێ بڵێ وڵا مەساجێکم بۆ بکە بۆی کوردەواری لەمەشە چالاکە لە کوردەواری خۆشمانە چالاک کێڵەن کۆڵەنجیان بۆ تەقان تەوەڕێکیشمان لەسەرم بابەتێ لای میوانەکەمان ئامادەیە وەکە باسی مەساژمان بۆ بکە باش کاتەکەی تۆ بڕۆ کاتی داواکەین لە مامۆستا چیمەن ساڵح پسپەر و تەندروستی کۆمەڵ لە لامان ئامادە بێت بە هەمان شەکە باسمان کرد قسەی مەساژ بکردنمان بۆ کات سوودەکانی وەکەیتر بە ئەوەنە بە شێوەی کوردەواری نەتەقێن بە کۆڵنج باسیەوەمانکەوەە ئەخۆی جار وایە سەرماتە بخۆ گەرماتە لە بەهۆی خواردنەکەەوەجا کۆڵنجێکەکەی خواخواتە یەکێک نازەمە دەستەواژێ ڕاستە کۆڵنجکردن یان نا دواتر باسیشیتین خواخواتێکێک لە خانەوادەکە و هەستێت تۆزە شانومە لە بەبێت زۆر ڕاستە جا مەساژ چ کاریگەریەکی هەیە لە کەمکردنەوەی ئازار بەڕاستی بەس ئازار کەمەکاتەوە یان چارەسەر نەخێر ئەگەر ئێمە بینە باسی مەساج بکەین مەساج بریتە لە بەهێزکردنی سووڕی خوێن لەگەڵ خاوکردنەوەی ئەو ماسولکانی کە ئێمە هەمانە چونکە زۆربەی کاتەکان یعنی نەخۆشیەکان ئەوەی کە لە کوردەواریە پێڵێن کۆڵنج بریتە لە ڕقبوونی ماسولکەکان یعنی ماسولکەکە تەشەنجەکە ڕقە بێ ئیتر کە ئەم ڕق بوو زەختە خاتە سەر دەمارەکانی خوێن ناتوانێت خوێن بەباشی بچێ بە ئەو شوێنە هەر بۆیە کاتێک یەکێک بۆمانە شێلێ یعنییان چوری ئەکە هەستەکەی چورکردن باشترە لەوەی ئەگەر شێلانەکە بە وشکی بێ لە برەوەی کە پێستەکەش ئەو چوریە ئەمژە و نەرمتریەکە جوڵەکەش ئاسانترەکە و هینەکە لە برەوە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە نەخۆشیێک هەیە بە ئینگلیزی پێڵێن مڵتی سکلێرۆسس یعنی ڕقبوونی گشتی ئەم ڕقبوونی گشتیە هەیە بە نەخۆشیە هەیە بە پێی تەمەن یعنی ئەها هەتا تەمەن بەرەوە هەڵکشێ ئەم ڕقبوونی پێست و یعنی حتا چرجبوون بۆچی ئێمە سەیرەکە یەکێکە بینی ئەڵە عمرم 6 ساڵە یەکێکی کە ئەڵەی پەنجایەکە چ سەیرێکی شقلیان وەکو یەک وایە ڕاستە ئەمە جیناتیش دەوری بۆی هەیە خواردن دەوری هەیە بەڵام سووڕی خوێن لە هەمویان زیاتر دەوری هەیە بۆیە جوڵە یعنی باشترین ئێستا کە ئەڵەی لایف ستایل کە ئەڵەی ستایلی ژیان بگۆڕەش ستایلی ژیان بریتە لە دووشت لە جوڵە و لە خواردن ئەگەر ئێمە زۆر جار باسی خواردن کراوە و یعنی باسی ئەها ئێستا کاک دکتۆر باسی بە فیڕۆنەدانی خواردنی کرد خۆ بە فیڕۆنەدانی خواردن دوو جۆرە جۆرێکیان ئەوەیە کە ئەکرێتە تەنەکەی خۆڵەکە جۆرێکی ئەوەیە کە ئیکەینە لە شمانەوە یعنی هەر بیست دیسان بە فیڕۆدانی خواردنە هێشتا ئەم زیان یعنی ئەو زیان بە ژینگە ئەگەینێ ئەمیان زیان بە جەستەمان ئەگەینێ هەتا جەستە چەوریت یا کۆ ببێتەوە ئەوەنە زەخت زیاترەکەوێتە سەر عەزەڵەکانیش بۆیە کەسانی قەڵە و پیرتر دیارن یعنی وەک لە ئەها یەکێک کە ئەبینی زەعیفە بێ ڕاستە زۆر جار چرچێک لەوانەیە لە دەموچاویا دروست بێ بەس شکلێکی مناڵتر ئەیە وەک لە ئینسانە قەڵەوەکان ئینسانی قەڵەو دائیمەن بە تەمەنتر دیارن لەبەر ئەوەیە وردە وردەش زۆربەی زۆری نەخۆشیە یعنی ئەوەی کە پێڵێن درێژخایەنەکان هەمووی لە ئەوانە دروستە بێ هەمووشی لە کێشەی ئەو سووڕی خوێنەوەیە باش یعنی بە مەساژکردن ئەوەنەی کە من لە قسەکان جەنابەت تێگەشت بێتم تەنانەت ئەکرێت سووڕی خوێن خێراتر سووڕی خوێن ئەتوانین زۆر بەباشی و ئەنجا ئێمە ئەگەر ئێستا دوو جۆر مەساجمانەیە مەساجێکمان هەیە ئەمەی کە لە سەمتەرەکان ئەکرێ و خەڵکانی پسپۆڕ و ئەبێ کەسی پسپۆڕی هەبێ ئەوە ئێمە واز لێ ئەێنین ئەچینە سەر ئەو مەساجی کە ئێمە کەسی ئاستایی خەڵکانی کەسی ئاستایی لە ماڵەوە بۆ خۆی هەموو کەسێک لە ژنەکان بە تایبەتی ئەو ژنانی کە لە ماڵەوەن دەوامیان نییە بە تەمەنەکانمان ئەوانەی کە تەقاعود بوون لە ماڵەوە توانای نییە زۆر بڕوا بگەڕێ مەسەلەن ئەها پیادەڕەوی بکە ئەم ڕێزانی کە ئێستا من ئەیڵێم ئەمە ئەتوانی هەر لە ماڵەوە بەرامبەر تەلەڤیزۆنەکە دانیشتووە سەیری فلیمێکەکە یان سەیری ئەخبارەکە یان شتێکەکە یان یعنی ئاگاداری مناڵەکەی شتێکەکە ئەم ڕێزانش کە ئێمە لە سەرەوە دەست پێکەین لە قژەوە هەتا نوکی پێنجەکان خۆشی بۆ خۆی ئەنجامی هەر خۆی لەسەرم کورسەی کە دانیشتووە هیچ پێویستمان بە مەسەڵەن ئەها زۆر بێ مەساجەکان پێویستمان بە شوێنی گەرمە پێویستمان بە هەندێک ئەدەواتی دەستی هەیە
پێویستمان بە کەسێک هەیە بۆمان بکە بز ئەمەی کە من ئێستا ئێڵێم هەموو شتی زۆر ئاسایی بەسیط بە تەنیا ئەگەر کەمێک زەیتی زەیتونیا هەر زەیتێک لە ماڵەوە هەبێ ئەوە ئەتوانی ینی بەکاربێنی بەڕاستی زەیتی زەیتون بۆ دەموچاو تۆزێک لە کەلتوری خۆمانە حەزمان لە بۆری نییە یعنی ڕەشبینەوە تۆزێک زەیتی زەیتون ئینسان ڕەشتر ئەکاتەوە بەڵام زەیتەکانی تر بەڵێ زەیتی گوێزی هەندی ئەتوانێت زەیتی بایەمی تاڵ بایەمی شیرین هیچ کێشەی نیە هەر کامێکیان لەو زەیتانە زۆر کاتیش ئێمە یعنی حتا زەیتەکەشمان ناوێ هەر بەدەستی خۆمان دانیشتن حتا لە شوێنێک دانیشتوین ئێمە من ئەتوانم یعنی ئەها بەم جۆرە ڕێزە بکەم لەگەڵ تۆش دانیشتون و هیچ ئاسارەکەشی دیارنی و ئەتوانم ڕێزە بکەین بە هینەکان ئەمێ لەسەرەوە هەڵەباندێک باس لەگەڵ تا ئەنجامی بێن بەڵێ لەسەرەوە دەست پێ ئەەکەین بە شێوەیەکی هەر بە پەنجەکانی خۆمان بە شێوەیەکی دائیری ئیتر گرنگ نییە چۆن ئەیکەی ئەمە حتا زۆربەی کات قژوەرینەکان یعنی ئێستا بە تایبەتی زۆربەی ژنان ئەناڵێنن بەدەست قژوەرینەوە من ناڵم قژوەرین سەتاسە چونکە قژوەرین زۆر ئەسبابی هەیە جاری وا هەیە خەلەلی هۆرمۆناتە جاری وا هەیە خەلەلی خواردنە ئەمانەی لێ دەرچێ ئەگەر یعنی ئەو کەسە ئەمانە ڕێکاتەوە بەڵام زۆر جار هەیە لە نەتیجەی ڕقبوونی پێستەکەیان مەسەڵەن خوێن بە باشی سووری خوێنی قژ ناچێت بۆ قژ ئەبێت بە یەکێک لە سەبەبەکانی قژەڵوەرین لەبەرەوە هەر بە پەنجەکانمان بەم شێوەیە یعنی ئەها بە شێوەیەکی دائیری بە شێوەیەکی دائیریان ئەگەر دائیریش نەبێ هەر تۆ پەنجەی لەسەردانی و پەنجەکە بجوڵێنە تو جار وایە سەری شتێشی ئاوا لە مێ شتێک بەڵێ ئاواهی ئەەکەین ئەمە زۆر زۆر باشە چونکە زۆر جار هەیە کاتی سەر ئێشە بۆیە یەکێک کە سەری ئێشێ کاتێک کە مەساجەکە بۆ ئەمەی یا ئەم ڕازەیە ئەکا سەرەکە لە کەمێ سەرم باش بوو ئەمە لە کەمی خوێنەکەیە کە ئەڕوا بۆ مێشت جاری وایە تۆ فترێکی زۆر دانیشتوی فترێکدا یا بەسەر پێوەی ئەمە هەمووی وا ئەکا کە سووڕی خوێنەکە ئەگەر تەواو نەبوو ئەگەر دڵیش دیسان ماسوولکەیە زۆر ناتوانێت هین بنێرێ بۆ سەر بۆیە شێوەی سوجدەبردن زۆر شتێکی باشە چونکە لە کاتێکە کە تۆ سوجدە ئەبەی خوێنەگەڕێتەوە یعنی بە بێ مەساجکردن خوێنەگەڕێتەوە بۆ مێش لەبەرەوە بەم شێوەیە چەند یعنی قژمان هەیە هەمووی ئەتوانین مەساج بکەین من سەیری تەلەڤیزیۆنەکەکەم بەدەستی شمیان حتا لە ناو ماڵە لە حەمامە زۆر زۆر باشە تۆ لە حەمامە هەم کاتێکی زۆرتر ئەتوانی بمێنیتەوە پێش ئەوەی کە خۆت پشووی تو سابوون بەکاربێنی ئەتوانی ئەگەر خاستان حەمامەکە تۆزە گەرم بێ هەوای گەرمیتیا بێ یان ژێرەکەی گەرم بێ ئەتوانی دانیشی ئەم مەساجە بۆ خۆت بکەی بەڵام ینی باشترە کە پێش سابوون بێ ینی سابوون بەکارنێنی چونکە کاتێک کە مەساجەکەی کونی لە شەکرێتەوە سابوونیش مەوەدی کیمیایی تایە بۆی هەیە بچێتە ناو لەشەوە لەبەرەوە باشترینە ئەگەر پێش ئەوە بە زەیتێکی زەیتونیان ئەگەر وتم ئەتوانی یعنی بە هەر زەیتێک بێ یا ئەشتوانی زەیت بەکارنێنی بە تەنیا بە هینی دەستت ئەمە بۆ قژ هەموو ئیتر چەندێک ئەتوانین تۆ مەساج بکە بۆ قژ مەرجیش نییە لە هەموو جەلسەیەکە من فریای هەموو جەستە بکەوم مەسەڵەن من ئەمڕۆ 5 دقە مەجالم هەیە دانیشە ئەم 5 دقەیە هی قژەکەم دوای ئەوە 10 دقەی تر ئەم بێ هی دەموچاوەکەم دوای ئەوە کاتێک بۆ قاچەکان هەر کاتێک ئەو کاتێک کە مەجال هەیە ماڵەوە کەسی لێنێ ئەتوانی بۆ ناوک یعنی بە پێی شوێنەکانیش هین بکەین کەواتە ئێستا وتمان دەست ئەەکەین بە قژ ئەمە قشت کە تەواو بوو ئەنجاینە سەر گوێچکەکان گوێچکەکان باشترە پەنجت شەورکەی بە زەیتی زەیتون ئەیکی بەناوە وەکو چۆن خۆمان پاکیەکەینەوە هەر ئەواهی بە زوریابی زۆر ینی زۆر نەبەیتە ناوەوە و ئاگاداریش بوو یعنی دائیمەن ئەو کاتانی کەینەکەی دەستت پاک بێ یعنی هاجێی داخە بەعزێک خاتون بە تایبەتی ماڵەوە سەتڵی خۆڵەکە باتە دەرێ و دواییەتەوە دەستی ناشوە یعنی ئەو کاتە دەست هیچ نەبێ هەر بە نایلۆنەکە بە پیسی نایلۆنەکە تۆ دەستت پیس بووە یعنی بێ ئاگاداری خاوێنی ئەو کاتە دەستبیت دەستت شەورەکەی تو بەم شێوەیە ئەیکەی بە کونی گوێچکەکانە بۆ ئەوەی یعنی ئەها بە هەر چوار دەورە بۆ سەرەوە بۆ ئەتەلاتە نیشتەکان بۆ خوارەوە ئەیهێنی بۆ ئەوەی ئەمە یارمەتی چۆن وەکو قژم وتمان قژ بۆ وەرین یارمەتیایە ئەمە بۆ بیستن زۆر کات هەیە بۆیە لە بەتەمەنەکانە بیستن یعنی کەمە بێتەوە زۆربەی کاتەکان وکوتم هی ئەو سووڕی خوێنەیە کە بە باشی ناچێت دوای ئەوە قەراخی گوێچکەکان هەر ئاوانی هەموو چوار بەشی پشتە و بەشی پێشەوە ئەمانەی هەمووی ئەوایی چونکە ئێمە زانین ئەمە لە ژێرەوە هەمووی خوێنی بۆ خوێن ئەبێ ئەچێ بۆ گوێچکەکان حتا ئەمەی
ئەمەی ئێرە ئەم لاپەڕی کە ئێستا جێگەی گوارەیە لە یعنی طبی کۆنە بۆیە ئێستاشکەیەکێک لی تۆڕە ئەبی گوێچکەی ئەگری ئەمە ئەوەی هاتووە ئەم مەساجی گوێ یعنی ئەڵێن گوایە ئینسانیش زیرەکە کا بۆ زیرەک لە طبی کۆنە بۆیە یەکێک کە هاری کردووە یان شتێکی کردووەی خەڵک نەبێ ئەم گوێبیانە لەوە هاتووە مەساجی گوێ بووە مەساجی گوێیان بۆ ئەو کەسە کردووە بۆ ئەوەی زیرەکتر بێ خۆشی هەر لە نەتیجەی چی ئەم زیرەک بوونە لە زۆری خوێن ڕۆشت نەبووە بۆچی ئێمە دائیمەن دوای مەساج خەومان ناخەوت تەزڕە حەزەکەی ئیش پێ حەزەکەی بجوڵێ چونکە سووری خوێنت ئەجوڵێ سوور جار ئەم ناسوولکانە نیە ئەوەنە بەکارمان نەهێناوە هەر یەکەم جار کە مەساجی ئەکەن هەست بە ئۆقرەیەکە بەڵێ لەبەرەوە زۆر گرنگە ئەنجا ئەمەی کە کاگعاری وتی ئەم ناوچەوان ئێستا لێرە ئەم شوێنە دوو خاڵی ترمان هەیە یەکێکمان ناوچەوانی ئێرە کە پێڵێن چاوی سێم لە بینی چاوەکانە ئەمانە هەمووی بە بازنەی یەکرێ بەڵێ ئیتر بە بازنەی ئەشتوانی بە شێوەی زەخت بێ ئەشتوانی تۆ پەنجەت لەسەری دانا و پێستەکە بچوڵێنی مەستاچیمانەماکە بە ئارامی لە کەشێکی ئارامیشا بکرێت و چاوێکی بەڵێ وەکو مدیتیشن ئەبێت ویکێکە لە هینەکانی مدیتیشنیش هەتا ینی تۆ لەو کاتەیە ئەگەر نەشتوانی هەرێ بۆ یەک تۆز هەتا مەساجی دەموچاوەکە ئەکەی ئەتوانی چاوداخەی ئەم دوو خاڵە لە خوار ژێر بگەوە بسپەڕێت ئەم دوو شوێنە ئەمە زۆر گرنگە ئەمە پستانی خەیتە سەر بەڵێ پستانێکی کەم بۆ ماوەی یەک دووسێ هەتا ئەتوانی بە دەست بڵێ یەک دووسێ لە خوار ئەوە یعنی هەر هەمان خاڵ دوانی تر بۆ خوارەوەی لە تۆزێک ئەملاتر یعنی لە ژێر گلێنەکانەوە دوایی ئێرە ئەم ئاستە یعنی ئەها لە پێش ئەوەی چاو کۆتایی پێبێ لەگەڵ ئەم دوو قەراخەی چاو ئەمانە ئیتر چ ئاوا بیکەیت چ بۆ ماوەی یەک دووسێک زەخت بخەیتە سەری حتا ئەوانە بۆ لابردنی لەبەرەوەی عەزەڵەکان بە قووەتەکە خێنی بۆچێ بۆ چرچبوونی دەمی چاویش باشە یعنی خوارەوە بۆ ئەم دوو خاڵەی قەراخی دەم بە هەمان شێوە بۆ ژێر لووت یعنی ئەم خاڵەی بینی ئەمانە بەڵێ بۆ ژێر لێو یعنی ژێر لێو ئەمانە هەمویان ئەمجا دوایی ئەم ئاستانە ئەمانە کە هەمووی جێگەی شوێنی دەمارەکان و ئەم گەورەترین دەماری خوێن کە ئەچێ بۆ سەر لێرەوە هاتووە ئەمانی بۆ ئەەکەین ئەچین بەرەوکوێ ینی بەرەو پشتەوە چ لە پێشەوە بڕۆیچیان لە پێشەوە ئەم شێوەیە ئەیهێنیت بەس بە یەک ئاڕاستە بێ زۆر گەورەشە گرنگە ینی تۆ لە خوارەوە بینی یان لەسەرەوە بیبی ئەو دوو دەمارە هەستەکەم زۆر کێشەی کۆڵنجواری لەبەرەوەی ئێمە جوڵانمان هەڵەیە زۆر کبەی کاتەکان لەگەڵ دانیشتنمان ئێستا زۆربەی کاتەکان سەیری مناڵەکان کە یان سەیری ئەو کەسانی کە دانیشتون من زۆر جار بە چاوی بە چاوی زانستێری ئەو کەسانی کە لە کافتریاکان دانیشتونیان لە شوێنەکان دانیشتون سیرەکەی بەم شێوەیە دانیشتون یعنی چەمانەوەیەک لە پشتا هەیە ئەبێ بەڕشێوەیەکی ڕێکی یعنی خۆت فێ بکەی بە ڕێکی دانیشی چۆن بزانین ئێمە ڕێکین چونکە زۆر کەس هەیە نازانێکە چۆن ڕێکە یعنی ئایا ئەمە ڕێکەیە ئەو ڕێکە ئەتوانی پشتنی بە دیوارێکەوە ئەم پشتی سەرت لەگەڵ ناوشانت بە دیوارەکەەوە بێ بەم شێوەیە هەردووکی با لە دیوارەکە چۆن بووی بەو شێوەیە تۆ تەندروستی ئەبێ کاتی هەست بە ئازار کردەوەی لە شوێنێکی تر بیست و ماڵەکە ئاوا پشتێنا بە دیوارێکەوە و ڕاوستایی ئازار بە پشتەوە بۆ بزانە پێشتر زۆر هەڵە دانیشتوی چۆن قەدە بمەوە گرتووە ڕاهاتی بمەوە خۆ ئینسانی وها دروست کردووە زوو ڕایەت لەسەر ئەو وەزعەیە کە هەیەی یعنی وەرە تۆ ئێستا زۆر جار ئێمە پیرەکانمان بینیوە یعنی ئەها بە تەواوی چەماوەتەوە یعنی وای لێ هاتووە پشتی هەمووی چەمیوەتەوە ئەم چەمانەوەی لە چیە لە بەکارنەهێنانی عەزەلەکانە کە هەرتو ئاواکەی ئاواکە ئیتر عەزەلەکان بە تەواوی شلەبنەوە کە شلەبنەوە ئیتر دائەکەون بە پێی تەمەنی ژوتمان زیاتر دائەکەوێ ئەو کەسە بەرەو پیری ئەوجامان قسەکەشم پێ بڕێدا و کارم زەحەر باسیەوە گروتی هەموو کورت ئەو دوو دەماری کە لە ملیە هەیە بۆ پشتی ئەمەی هەیە لە چەند ڕۆژێکی پێشووتردا سپۆرەك لێرە بوو باسی لەوە کردی تۆ گەر مۆبایل بەکار بێنی ئەگەر ئاوا بەکاری بێنی شتێکی ترا کاوە من لە ئەچەمێنیتەوە ڕەنگە لەباری ئاسایە تۆ سەرت بۆ ئەگەر 3 کیلۆ بێت
کە مەزەندەی وایە بۆ منە ئەگەر وای لێگەڵە بە 7 کیلۆ کاریگەری خێتە سەر بڕبڕەکانی پشتت کە ئەوەندە کاریگەریەمان کارێکین بۆی کەشان من هەستێ ئەکید ئەوەیە هەست دەست ئەەکەن بە شیبوونەوەش لەبەروی تۆ لە کاتی ئاساییترە ناگەڕێیتەوە سەر وەزعی جاران جاری وایە مەسەڵەن تۆ هەر کەسێکیش تاقیکاتەوە ئەگەر ئاوایی بەم شێوەی یعنی کە تۆ مۆبایلە گری بەدەستەوە ئەبێ بەم شێوەیە بیگری لە ئاستی چاوت تۆ دەستی شت يعني ملت ئاوارەکە بێت ناتوانانی کاتێکی زۆر بەڵام کە تۆ دەست ئیسراحەت بوو ئەوە بوو عەزەلە بەس شلە بێتەوە ئەو کاتە هەست بەوە ناکەی بەهستی بە هیلاکیەکە کەمتر ئەەکەی لەبەرەوە ئەتوانی 3-4 سەعاتێک ئەو ئیشە بکەی بەس کاتێک ئەزانی تۆ کێشە گەورەکانی هەم بۆ دەماری خوێن هەم بۆ ماسولکەکان دوایش ئەشکێتەوە بەسەر ئێسقانەکانیشە زۆر نەماوە جوڵەکانی تر کامەڵە دوای ئەوە کە ئەمانە لێ ئەبینەوە ئەتوانین ئەوەی کە زۆر گرنگە من ئەمەوێ بە بینەرانی بڵێم پەنجەکانە بەم شێوەیە لەبەرەوەی ئێمە لە کوێ کۆتایی بینی ینی بەم شێوەیە دەماری خوێنهێنەر لەگەڵ دەماری بچووکایە کە گرێ ئەنجە ئەبێ بە خوێن ینی خوێن بەربۆتڵ بەم شێوەیە ئێمە ئەمانە بە قووەتکەین باشەکە ئەمانە لە کوێە بە زۆری هەیە لە ئەطرافەکانە یعنی ئابۆی وتمان پێست گوێچکە لە قژ لە قاچ و دەستەکانە بەم شێوەیە ئەتوانین بەپی ئەو خەتانی هەمووی بەم شێوەیە ئەتوانین یعنی هەموو پەنجەکان ئەیکەین دوایی بۆ ناولەپمان حتا ئەتوانین بێرەمان بەم شێوەیە بە شێوەیەکی دائیری بەم شێوەیە بکەین بە هەمان شێوە بۆ دەستەکەی ترمان بەم شێوەیە کە مەساجی بۆکەین ئیتر هەموو کەسێکیش کە تاقی کاتەوە ئەزانی چەند هەست بە ئاسوودەییەکەی باشە ئەمەی گرنگەکان دوای ئەوەی نەسەر سنگ بە تایبەتی لە ئافرەتانە زۆربەی شلبوونەوەی سنگ و داکەوتنی سنگ لەوەیە کە ژنەکان زۆربەی یان ستیان لە بەرەکەن بە دائیمی کە ئەمە واکە عەزەڵەکەی خۆی شل بێتەوە ئەرکی لەسەر نەبێ یان ئەوە تا هەر لە بەری ناکەن ئەمەش دیسان واکە کە زەخم بکەوێتە سەری و زوو دابکەوێت ئەمەشیان ئەتوانین دیسان ئەمەیان ئەتوانرێت زیاتر لە حەمامە بەکار بێت بەڵام حەمامیش نەبێ ئاساییە ئەو کاتە تۆزێک دەست چەورەکەی بەم شێوەیە بە شێوەیەکی دائیری لە بنی سنەوە بۆ سەرگۆکەی بەم شێوەیە مەساجی بۆ ئەەکەی دوایی ئەچیتە بۆ بنباڵ بۆ خاڵەکانی بنباڵ ئەمە دوو ئیسفاداکەین هەم دەمارەکانی مەسڵەکان ڕێزەی پێەکەی هەم دەماری خوێنەکان ئەکرێنەوە بۆ ئەوی خوێنی باشتر بۆ بچێ هەم لیمفەکانیش بۆ یعنی یەکێکە حتا ینی لە خۆپارێزیەکانی نەخۆشی بۆ سەرەتانی مامەت بۆ ئەوەی خوێن زیاتر بچێبوونی گرێ ئەوانش حتا سوودێکی کەشی ئەگەر خوا نەخواستە لە کاتی ئەم مەساجەیە ئەگەر گرێک هەبێ ژنەکە توانێت بە خێرایی بیدۆزێتەوە ئەوەی بنباڵ چۆنە هەر بنباڵیش بەم شێوەیە یعنی تۆ گرنگ نییە بە چ ئیتیجاهێک ئەیکەی گرنگ ئەوەی تۆ مەساج و جوڵەکەی پێ بکەی بۆ ئەوەی ئەو بجوڵێ ماسوولکەکە بجوڵێ و دەماری خوێنەکان یعنی جوڵە و حرەکەیان تێ بکەوێت دوای ئەمەینە سەر ناوەک بە هەمان شێوە ناوک حتا زۆر کەس دەیە لە حەمامیشا دەستی بەر ناوک ناکەوێ لەبەرەوە ناوک ئەبێ لە حەمامیشا بە جوانی پشۆردێ دەستیش ئەتوانرێ دەست بە هەر زەیتێک بەوەکوتن ئەتوانیان زەیتی زەیتون ناوک بە شێوەیەک و چۆن وتم کونی گوێچکە ئەواهی کونی ناوکیش ئەتوانرێ مەساجی بۆ بکرێ یەینە سەر قاچەکان بە قاچەکان بە هەمان شێوە ئەمانی سەرەوە هەر چۆنێک ئەیکەی بەڵام پەنجەکان وەکو چۆن پەنجەکانی پێمان کرد دەستمان کرد بە هەمان شێوە پەنجەکانی قاچ و ژێرپێ بە تایبەتی لە ژێرپێ و ئینە یعنی چۆن ئەگەر ئەمە ژێرپێ بێ پەنجەکان و ژێرپێ و ئەم قەراخانەشی ئەمانە حتا لە طبی بەدیلە ئەڵێ هەموو عیلاقیان هەیە هەر یەکەی بە شوێنێکەوە بە چاوەوە بە مەعیدەوە بە دەمارەکانەوە بەهینەکەەوە لەبەر ئەوە مەساجی بۆ ئەەکەی وەکوتم مەساجەکەش هەر شێوەیەک بێ گرنگ نییە بەڵام یعنی ئەگەر یان بە شێوەی بەعیدی بێیان جوڵێک حرەکەیەکی تیا هەبێ بۆ پووز لە خوارەوە بۆ سەرەوە بێ کە ئەیکەی ئەمە بۆ ئەو باشە تووشی دەوالی نابێ ئەو کەسەی کە زۆرتر ڕازدا بکات بە قاچەکانی یان مەسەڵەن تۆ ئەکە کە ئەزانی کاتێک زۆر دانیشتووی لە جیاتەوەی قاچەکان بەس بە خوارەوە بن دۆزێ بەرزیان کەرەوە بۆی ئەو خوێنەی کە دابەزیوە بۆی بگەڕێتەوە بۆ هین و یعنی هەر نەبێ بەهۆی مانەوەی ئەو خوێن و لیمفەی کە تایەتی دوایی واکە
ئەو کەسە زۆرتر تووشی دەوالی ببێ بەڵام بەم خۆپارێزیە بچووکانە کە لە ماڵەوە کە هیچی ناوێت حتا ئەمە ئەتوانین بۆ مناڵەکانیش بکرێ مناڵی بچووکیش کە دایکەکە ئەتوانێت لە باوشی خۆی مناڵەکەی داناوە ئەمان ئەم مەساجانی کە بۆ خۆیەکە بۆ مناڵەکەشی کاکە ئەبێ بەهۆی من سترێسەکە ئەبێتە هۆکاری توشبوونمان بە نەخۆشیەکان کە هەستەکەن زۆر جار کە تۆ کۆمەڵک جوڵەشەکەی بە ماسوولکەکانت هەست بە ئارامەیەکی سترێستکردن زۆر ڕاستە لەگەڵ تو هەست بە مدیتیشنەکەی ئەتوانی لەو کاتەیە ئەگەر کرا مۆسیقایەک بخەیتە سەری ئەگەر شوێنێکی هادێ دروستکەی یعنی وات لێکە کە تۆ مەشغول بووی بە شتێکەوە شتێکت کرد زۆر جار هەیە سترێسەکانت لە بیرەکەی دڵانتەوەرە کوردستان هەویرە ئاو زۆرە کێشەم کۆمەڵە شتی شما بۆ باسێکی بەڵام دەرفەتێکی کە بوو ڕێزەکانی ئەوەی کە لەناو ماڵە چەند ڕێزەیەکی بچووکەیە کە تۆ مەجالت نییە بچیتە دەرەوە پێویست ناکە یان بچیتە شوێنی سپۆرتەکان چەند ڕێزەیەکی بچووک هەیە لە شوێنێکی بچووکی وەک ئێرەیە ئەتوانی تۆ ئەو ڕێزانە بکەیت کە ڕێزەیە بۆ هەموو جەستان لێرەش نەبێت لە شوێنێکی تر لەگەڵ هاوکارانمانە دەتوانین ئەو ڕاهێنانەمە بکەین کە گرنگن کە ژنانی ئێمە پیاوانی ئێمە لە ماڵ و شوێنی کارێکی خوانە ئەنجام بدەن. دووبارە سپاس بۆ ئەمەدەبوون.